شاری دووسخورماتوو وەک بە کوردی دەڵێن خورماتوو داکەوێتە باشووری کوردستان. ساڵی 1976 لە چوارچێوەی سیاسەتی تەعریبدا لەلایەن بەعسیەکانەوە بە مەرسوومێکی کۆماری لە کەرکووک جیاکرایەوە و لکێنرا بە پارێزگای تکریتەوە. شارەکە 4 ناحیەی ئامرلی و نەوجوڵ و سڵێمانبەگ و قادرکەرەمی لەخۆ گرتووە. سەرچاوە مێژوویەکان مێژووی دروستبوونی شارەکە دەگێڕنەوە بۆ ناوەڕاستی هەزارەی سێیەم. نزیکەی 2000 ساڵ پێشزاین وەک نیمچە دەوڵەتێکی سربەخۆ ناوی هاتووە. لە سەردەمی بابلیەکان و هاوچەرخ لەگەڵ سەردەمی میدیەکاندا قەڵایەکی گەورە و پۆڵاین لەو ناوچەیە هەبووە بە ناوی قەڵای خۆر. دانیشتوانی شارەکە لە کورد و توروکمان و دواتریش لە عەرەبی هاوردە پێک هاتووە کە ئێستاکە ژمارەیان لە 200,000 کەس زیاترە. شارەکە بە سامانی سروشتی وەک نەوت و غازەکان و خەڵوزی بەردین و گەچ و ئاوی مەعدەنی و خوێ دەوڵەمەندە. ئەمە نە ئاسمانێکی ساماڵە، نەبیری نەوت و کانیاوێکی شیرین. ورشە و بریقەی کریستاڵ و مرواری نییە. ئەمە نە سێڵاوی بەفرە، نە بەستەڵەکی ڕووبارێکی جەمسەری باکوور. ئەمە چاڵەخوێی لە مێژینەی دۆزخورماتووە. مامیحیا دانیشتوی شارەکەیە و خاوەنی 2 کوڕ و 2 کچە و لە دوای ڕووخانی ڕژەمی بەعسەوە بۆ بژێوی خێزانەکەی شەو و ڕۆژ دەخاتە سەر یەک و کەی چاڵەکە بەرهەمی زیاد بێ ئەویش لەوەیە و جێی ناهێڵێت. ئەلەم خێ ئیشەکەم لە دوای پرۆسەی ئازادی ئەوە چەند ساڵێکە من لێرە ئیشەکەم، منیش خۆم ناسێت و ئەم خوێیە هەر بووە لە ئەنفالەکە بوو دەستی پێکەی ئەم خوێ وێستاوە لەبەرەوەی ئەنفالەکە بۆ محەڕەمە مەنتیقەکە چکە مەنتیقەی کووردە یعنی ئەو شوێنە تا پرۆسەی ئازادی. لە دوای پرۆسەی ئازادی ئەم ئیشە کراوە لە دووسخورماتوە ئەم مەحمەد خوێیە تر عەمەلەکان هاتووە لە دوای 5 هاتوونە ئیشمان کردو تا سعات خوێمان دەرکرێت تا 2:30 لەبەرەوە ئاوەکە گەرم نەبێت، ئاوەکە گەرم بێ ناتوانین بڕێتە ناو حەوزەکەوە. ئەم پیاوە ماوەی 8 ساڵە وەک کرێکار لێرە کار دەکات و ئەزموونێکی زۆر و خۆشەویستیەکی تایبەتی بۆ ئەم چاڵەخوێ هەیە وەک دیارەکی خواوەند بۆ ناوچەکە سەیری دەکات. تو سەیکە ئەمە سوبحانەڵڵا ئەمە چییە؟ سیانکایەکە بۆ خۆی تو ئیسە سەیریکە ئیسە تووس ئاوەکە هەڵگۆزە ماشەڵڵا سێرەکەی ئاوەکەیە قەسیاکەی ئاوەکە بخۆی تۆ ئیسە لەم ڕەنگە ئێژی ئەمە چۆنە یا ڕەبی ئەمە چییە؟ پیساوە ڕەشە تۆنە ئەمە ئەوێتە خوێ عەقڵت ئەوێسیە. چاڵەخوێی نەوتەکە وەک خەڵکی شارەکە دەڵێن داکەوێتە بەرامبەر قەڵای کۆنی شارەکە و لە دووری 4 کیلۆمەتر لە باکووری ڕۆژهەڵات. قۆڵی چاڵەکە 4 مەتر و نیوە و لەگەڵ پێک هاتەی ئاو خوێیەکە ڕێژێکی کەم لە نەوتی ڕەش هەیە. ئێمە یەکەم جاڕۆی ماتۆرەکە خەتە ئیشۆ ئاوەکە تەوزیەکەت ناو حەوزەکانەوە ئەوەی تر بەرەبەرە لێی مەسەی ئەمڕۆ 10 حەوزە دەرکرد بیایی 10 حەوز پڕەکەی ئیتر ئاوا بەسیرە ئەم گونیەکان ئەوەی بە ناو حەوزەکە لەبەرەوەی فرێدێ ناو حەوزەکەوە خاستن زۆربەی بۆ نەوتە ڕەشەکەیە ڕەنگ ئاوەکەی پاک بێت جوان بێت پیسی نەوێت نەوتەکە وەرەگرێ پیسی وەرەگرێ لەبەرەوە ئاوەکە سافۆ بێتەوە ئیسا ئەمزانی ئاوەکە پاکۆن جا بۆڕێکە ئەەکەینەوە. برا ڕۆ بێ دوو دەن باڵمانیان ڕمان خوا باڵیان برمێنێ بەشکەم ئەمە ژیانەکەی ئێمەیە ئەی ئەوە بێ دوان لە ماوەی نیم سەعاتە دووەم تەقینەوەی لەوەیە هاوە تەق زیادەکە دیتە ئەرێ من لە ماڵ نیم ئەو تەقینەوە لەکوێ بێ هیچ نەوێ زەرەر نەوێ
من ما محيام ايه كسي نكشتا اذا خولك ما مو بيرو عم نخلق من من ناوم تاهیر ئەکبەرە خەڵکی گوندی ئینگیجەم نزیکەی 8 ساڵە خەریکی ئەم کارم بە عارەبانەی خۆم دێم بۆ سەر خوێکە باری دەکەم و دەیبم بۆ گوندی ئینگیجە و شاسەیوان و براوجیلی و بستامنی و پارە و زەنجەلی و عەبود و پیر ئەحمەد و حلێوە لەم جێگانە دەیفرۆشم و خەڵکی ئەم خوێیان زۆر پێ باشە چونکە خوێی دووس بەناوبانگە هاوار دەکەم دەڵێم خوێ سپی سەرکەف دووس بەم شێوەیە دەیفرۆشم 2 ژن و 4 منداڵم هەیە سوپاس بۆ خوا ژیانم هەر لەسەر ئەمەیە و نزیکەی 8 ساڵە خەریکی ئەم کارم پێشتر خەریکی کرێکاری زووتیاری بووم پێشتر ئیش و کارم باشتر بوو بە تورکمانی دووس بە کوردی خوێ بە عەرەبی ملح من لێرەوە دەردەچم بانگ دەکەم خوێ ملح دووس ئەو چاڵە خوێیە من پێمە بێ مێژوەکەی گەڕێتەوە بۆ زیاتر لە 2000 ساڵە ئەم شارە بەوە ناونراوە دووس خورماتوو ئەو خورماتووە لە خورماکۆ و لە تووەکەوە و لە دووزەکەەوە زیاتر مەبەستی لەوەیە ناوی ئەم شارە بە خوێوە ناسراوە ناسنامەی شارەکە بۆ خوێوەتانێ ڕیچ کە گەڕیدەیەکی ناسراوی سوپای بەریتانی بووە ساڵی 1820 لە گەشتەکەیدا بۆ کوردستان 2 شەو لە دووس ماوەتەوە ئاماژەی بە چاڵی خوێی شارەکە داوە وەک لە کتێبەکەی گەشتی ڕیچدا دەڵێت 2 چاڵی نەوت لە نزیکی شارەکە و چاڵێکی خوێ لە نزیک قەڵای شارەکە هەیە ئەم چاڵە خوێیە هەر لە کۆنەوە خەڵکی ناوچەکە سوودیان لێ وەرگرتووە و لە ڕووی موڵکایەتیەوە سەر بە ئیداری شارەکەیە و چەند ساڵ جارێک کەسێک بە شێوەی موزایەدا واتە زیادکردن وەری دەگرێت ئەوە زۆر کۆنا بیرەوەری من هەمە ناڕیش بینە سەری هەوابی ئەم بیرە بابای من ئەم وڵاتیە لە کاروانچی هاتە لێراکە خوێی بردە ئاوە بەرەو کەرکووک بەرەو مەنەلی ئیتر ئەم شارێ لە لە ساڵ هەشتاویەک ئەم خوێمە گردووە بە مزایدە لە حکوومەت ئەمە بیری خوێکەیە نسبێ نەوتی شتێ لەگەلی تقریبن 4 مەترونی و 5 مەتر قولە ئەوەی لە خوێی دووزی خواردووە خوێتر ناتوانێ بخوا ئەوەی لەم خوێیە کڕیوە چکێ ئەمە بەرنامەجی هەیە هەموو ساڵێ 3 جا 4 جا لە بەغداوە جەماعەت سەیتەرەتنەوعی تێن نەموزجی لێ ئەبن فەحسیەکە لایەقە بۆ خواردن بەشەری وەکو خوێکان جنوب نییە لە قاوەی شۆری خوێکە لە 100 ئەم بیرە تاریخی نییە ئاوە قەڵایەکەوە بەرەوە ئەمە چەندها کەس هاتووە بۆ ئێرە لە بەغداوە دکتۆرا سەیتەرەنەوعی سوالمان کردووە ئەڵێ ئەو قەڵای ساسانیەکانە پێش ئیسلام کە معنە ئەم خوێ لەو تاریخەوە بیوە ئەوە ئیمجاتێنەوە دووبارە هیچێترمانەی ئاوە لەبەرەوەی ئەم ئاوە خوێکە تەبەقە تەبەقەیە ئەگەر نەشکێی زۆر درنگ ئەماسێت پاگەکە بە دەور دووە دوو نیمە
تر حەسەب پاکی خوێەکە پیسەکەیشی 1000 دینارە ئەمە لەبەرەوە وای لەکەین ئەم خوێ ئاوە چۆر بێت دوایە مەیسام خوێمە لەم خوێ تاومان ئەڕۆم سەرەکەم خوێ ترمانەیە قایمە لەبەرەوە بیکتومۆ دەربە بێتەوە مشتری بێ بیوات وەڵا ئەوەی تر ئاوە چۆر بێت دەقڵمان نەکردا ئەگەر ڕقینەکەت ئەڵا ناشکێتەوە هەیە لەمە خراپتریش ئەم تۆقماقە تێری جوان چاو لێکی چەند جوان دەریەکە يا الله مليح دوس مليح دوس ئێستا لە ناو شاردا دەڕۆم و هاوار دەکەم خوێ خوێ مەلح مەلح دووس تاکو دەگەمە ماڵ لە گوندی ئینگیجا. طبعاً پاکی خوێەکە لە ناوچەی دۆستخورمات و پاکیەکەی لە 100%دا ئەویش بە هۆی بوونی تەنها مادەی NaCl ئەویش دوای پشکنین لە تاقیگەکاندا. لە ناوچەکەمان توێژاڵی پۆتاسیۆم نییە ئەویش بۆیە خوێی پۆتاسیۆم نابینرێ لەبەرەوە ئەگەر ئەم جۆرە بێت ئەوە خوێەکە لە جۆری سوێرەوە ئەبێتە جۆری تاڵ و ئەمەش ناخۆشە و ئەم جۆرەش تامی خۆش نییە و نرخەکەی هەرزانتر لە بازاڕەکاندا و ئەمەش تەنها بەکاردێت لە دروستکردنی سەهۆڵدا و لە کارگەکانی سەهۆڵدا بەکاری دێنە بە زۆری. بڕی خوێ لە ئاوی دۆستخورماتوودا لە 1 کیلۆ ئاو 300 غرام خوێی تێدایە و ئەگەر هاتوو 1 تەن ئاومان هەبێت لە ئاوی ئەم ناوچێ ئەوە بڕی 300 کیلۆ خوێی تێدایە. بەشی سەرەوەی حوزی ئاوەکە پلەی گەرمەکەی زیاترە لەوانی دیکە خوێەکەشی نەرمترە لە ئەنجامی بوون بە هەڵمی خێرا بەڵام بەشی ژێرەوەی حوزەکە زبرترە ئەویش بەهۆی بوون بە هەڵمی خاو. بەڵام ئەم دیوارە زیادەکە ئەم دوو ڕزە بلووەکە خۆم دامناوە لەبەرەوە ئاوە ئاو باران قوڕا و بێت نەچێتە ناو بیرەکەەوە لاولا بڕات ئەو زی خوێنە جاران وانەبی ئاوەکات قوڕاوەکە لە زستان هاتونا بیرەکەی پڕوە کردووە. ئەم بیرە لە پرۆسی ئازادیە لە مانگ 4 پڕی ئاو بووە عیتابان ئاو بووە بەڵام ئەم بیرەی سە خزمەت نەما تێک چووە بیرەکە ئەبێ چاکی کەیتەوە ئاوەکە ناگرێتە خۆی بۆ لەبەرەوەی چاوەکانی گیریاوە. بەڵام بەهۆی ئەو شکە ساڵیەوە کە ڕووی داوە بەهۆی پەنگ خواردنەوەی گەرمی لە سەرتاسەری جیهاندا بڕی بارانبارین لەم ناوچێش کەمی کردووە و بڕی ئاوی سەرزەوی و ژێرزەویش بە هەمان شێوە توانین بڵێن کەمی کردووە کە دابەزێتە ناوزەوی کە چینەکانی خوێی تێدایە و هەروەها دەبێتە هۆی کەم توانەوەی خوێیەکە. بڕی باران لەم ناوچەیەدا بە شێوەیەکی گشتی کەمی کردو و بڕی بەرەمێنانیش کەمی کردووە یان کەمتر لە نیوەی جارانە کەمترە لە 6,000 تەن ساڵانە. ئەم ئیشە ڕست لای خوا ئەوە ئیسە باوتۆزێ لێی بدات ئەم ئیشە پاک خەسارەوێت تێگەیشتی ئیسە تۆ ئەم ئاوە پڕەکەی جارە تۆی ئەمە حەوزەمە پڕ کردە گەردولە لێ کاتە پیسی کردە من بەو سعری پاکە نایفرۆشم بەسەر پیسی فرۆشم بەسەر پاک نایفرۆشم چکە لەوا زەرەرێ نازانین چەنە ئیشەکەی چەنە ئیش ناکەی پیسەکە خەڵکی سێنێ بۆ حیوانە بۆ مەعمەلە بۆ ئەمانەیە. حیوانمانەیە برینەمان کرد لە شوێنەکەی زامە ئەیدا لە شوێنەکەی چاکە بێت. سوودوەرگردنی لەلایەنی ئاژەڵەکانەوە ئەوەیە کەوەها خاوەن ئاژەڵەکان لەبەر خۆراکی ئاژەڵەکان بە شێوەیەکی
زانست و با بڵین معیارێکی ئەساسی نییە دێن ئەم خوێە با بڵێن ئەکەنە ناو خۆراکەکانی خۆراکیانە بۆ ئەوەی لە هەنیە ئەساسیاتی خۆراکەیە کەمە نایکەنە ناو خۆراکەکان با بڵێن وەکو کالسیۆم و مەغنیسیۆم و کلۆ با بڵێن کلۆریت سۆدیۆم و ئەم شتانە بە ئەم خوێ ئیزافاکەن بۆی تەعویزی ئەو نەقسە بکەن کەوا لەو خۆراکانە با بڵێن کە ئاژەڵەکان پێداویستیان پێیەتی. خاوەن ئاژەڵەکان خوێکە بە شێوەیەک بەکارێنن بە دوو شێوە بە شێوەیەکی پێشەوەی کە خۆراکەکانیان بدەنیە ئەیکەنە بەر ئاژەڵەکانیان و ئەی خۆن بە شێوەکەی تری شێوە تا تێکەڵەکرێ لەگەڵ خۆراکەکە لەبەرەوەی هەنێ حیوانێ بابنی هەنێ ئاژەڵەیە بە یەکسەر ناچێتە سەر ئەو خوێیە ئەگەر لەگەڵ خۆراکەکە بێت ئەخورێت و دووەم خاڵی بەکارهێنانی بۆ با بڵێن لەلایەنی نەخۆشیەوە بەکارهێنێت کاتێک ئاژەڵێک دانکە ئەگرێت ئەو ئادانکە بە چەند شێوەیەک دەرەچێت لە گیانی ئەو ئاژەڵەیە بۆ خوێواوای شۆن چاکە بێت بۆ نەخۆشی شەلکە بەکارێوەتە فود ئانماوت دزیز و ئێمە پێترێ شەلکە بە کوردەواری خۆمان خاڵێتری شەیە بەکاری ئێنن بەڵام ئەو بە شێوەیەکی کەمە بۆ پاکردنەوە و تعقیمکردنی جێگای ئاژەڵەکان. دەکرێت سوود لە کبرید وەربگرین یاخود لە جیۆلۆجیای پزیشکی لە ساڵانی پێشتر و هەتاوەکو ئێستاش خەڵکی و عشایرەکان بۆ نەخۆشی پێست بەکاری دێنن. دەوا چییە؟ دەوا هەمووی لەم گیاهوی نەتانە خەڵک عادێت کاکە بوتلێکم بۆ پڕکە ئێمە خۆ بۆ پارە نەوانە فرۆشت هەمان کاکە بۆخوا یان بۆ نەخۆشی بۆ شەقە بۆ زامە بۆ ئەمانەیە. چەند جا خۆم مەتارەم پڕکۆ کاگەیان زەحمە هەیە نەخۆشمانەیە پاوپری زامە پای زامە یان گیانی زامە گیانی ئەخورێت ئەیدا لە شوێنەکەی چاکە بێت. نەوتەکەی ئەو نەوتە خۆ ئینتاجێکی وانییە تۆ بە تەنکەردەریکەی نسبەیەکی خەڵکی لەو کاتا تێ مەسەلەن چوار ڕۆژارێ بانەکە ئەگریتەوە ئەویش چۆن ئەگریتەوە لەگەڵ ئاوەکە تێ ئیمجا ئەو بیلامانە شتێک تێری سرنجە تێری لە ناو مەتارەیەەکە ئاوەکەی سەح بکات سنجەکە دەلێ مەتارەکە کونایەکە ئاوەکەی دەرەچێ نەوتەکە ئەمێنێتەوە لە بنیا سافوێتەوە. ئەمە نەفتەکەیە دیتە ئەوەی کە لەم ناوچەیەدا بۆتە هۆی پاراستنی نەوتەکە بوونی چینەکانی جپسنە کە بریتێ لە کالیسیۆم هەروەها بوونی چینەکانی خوێیە. چۆن دەبێت هۆی پاراستنی؟ لەبەرەوەی سوێرە مانای زەهرە بۆ بەکتریا هەموو کات بەکتریا هێرش دەکات بۆ نەو بۆ ئەوەی ئاوێتە بێت و نەوتەکە لە ناو ببات. بەڵامبوونی ئەو مادانە و خوێ و چپس و هەروەها CaSO4 پارێزگاری لە نەوتەکە ئەکات کە ناوەبرێت بە پاسەوانی تایبەتی نەوتەکە. ئەگەر بێت و ئێمە ئەم پاسەوانەمان نەبێت ئەوە بە دڵنیاییەوە پێتان دەڵێم کە ئێمە نەوتمان نابێت. لەکانی گەرمان لە حەوزە خوێەکان و لە ناوچەکەمان بە تایبەتی دەگاتە 40 تاوەکو 52 پلەی سەدی و ئەم پلەیەش گونجاوە بۆ بە هەڵمبوونی ئەو ئاوەی کە خوێی تێدایە. ئەم حەوزانەی کە ئێستای بینین حەوزە کۆنەکانە و وەکو ئاسەوارێک ماوەتەوە تەماشاکەین. ئەم حەوزە یەکێکە لەو حەوزانەی کەوە لە پێشە خوێی تیا بەرهەم ئێهێنرا بەوەی کە ئەو ئاوەسیۆرە کرایە بەم حەوزانەوە لە پاش ئەوەی کەوا لە و فلتەرە لە نەوتە ڕەشەکە پاک کرایەوە. بەڵام لەبەر ئەوەی با بڵێن ئەم حەوزانە بە شێوەیەکی لەو نوێیانە باشتر نەبوو کۆنە خۆڵ و خاشاکی تێکەڵ ئەبوو. لە 2023 من لەگەڵ ئەو فەرادا ئەو کوڕەوە خنکاتیایە من لەگەڵ ئەوە بیمە 2005 ئەم کوڕە لەم بیرا خنکیا وا خنکیا ئەو ڕۆژە سوبحان الله من ئەو ڕۆژە نهاتیم سێ چوار کەس دای کەپرەکە بی جاران کە پێبی تنان و چایان نەخوار ئەوانی سەیریان نەکرد تو مەزاتنە لە دیاریۆ فەراد نەماوە سەرەکەن ئاوایەتنە فەرادان ناو بیرەکە ئەمر خوای کردە گیانی دەرچووە لەبەرەوە بیانی زیر ڕۆیەتە ناو بیرەکەەوە غازی زۆر وە قەوەتە
زۆر تاسیری کرد دایە لە قوڕی دایە لە لوتی یعنی نەفەسی قەتع کردا. ئەو نەوتەخاوەی کە لێرە هەمانە نەوتی سووکە و جۆری نەوتەکان کە لێرە هەن بریتین لە نەوتی ئەمریکی و نەوتی برێنت و نەوتی عەرەبی سووک و ئەو جۆرە نەوتەکە لە دۆسخورمات و هەیە بریتە لە نەوتی عەرەبی سووک. نەوتی عەرەبی سووک لە نرخدا گرانترە، بەڵام ڕێژەی ئەو نەوتە کە لەگەڵ ئاوی خوێکەدا یەکەمە و سوودی لێوەرناگیرێ. چاڵی خوێڵینی خورماتوو تا ئێستا هەر بە شێوە کۆنەکەی لەژێر ڕەحمی تیشکی خۆر و هاتنی بارانی پاییز و پیسبوونی بەر تۆز و ڕەشەبای گەرم و شێداری گەرمیاندایە. ئەم دیاریی سروشت پێویستی بە دەستێکی زانستی و دڵسۆزانە هەیە بۆ بەگەڕخستنێکی تەندروست و سوودمەند تاکو ببێتە سەرچاوەی داهاتێکی گەورەتر و بەگەڕخستنی هێزی کار و سەرچاوێکی ئابووری بۆ ناوچەکە. بۆ هەر شوێنێگە ڕووی ئاوا بەربەست کراوە لێمان ئەم شارە بۆ هەر شوێنێگە ڕووی بۆ هەر شوێنێگەر ناتوانانی سیارەی بێتە ژوورەوە ئەوە ئیشم نەبێ نازان بڕۆم بۆ پێ نە چایخانەیەکمانەیە نە باقی خۆشبانیە نە منتیقی خۆشبانیە نە منتیقەت ئەمان ببێژی وڵاتیە داعشم ئەقیم هەر ڕۆژی بەس بێکمان بۆ هەر ڕۆژی تەخینەوەکمان بۆیت. سەلام عەلەیکوم خاوەن دوکان وەرە. لە ساڵی 85 ژنم هێناوە 2 کوڕ و 3 کەنشکمەیە یەکێکی شی و کووردا 2 کەنشک و 2 کوڕم ماوە و کوڕێکیش بۆ لە ئەنفالەکە 2 شەو ماوە تۆ عەمرخوای کردا. ژیان میش تا ئەیساکار کرێکاریە کوڕی شەهید بیش باوکم شەهید بووە مستەقبەل خۆم لە مەتکەبا بمێ فۆتیامە مستەقبەلم نەماوە تا ئێستا کرێکارم لە ژیانما سەفرەیە خۆشیم نەکرد لێم ناڵەکان بڕۆم بۆ شوێنێک یعنی دەست مناڵەکانم بگرم بڕۆم بۆ سەفرەیەک نەمتوانێت معیشەتم وا بێ و کرێکار بیمە و ئیتر وەزەمی تەنیا باڵم و زروف ئاوایە وەز ئاوایە لە شارەکەمانە و ئەم بیانیە ئەوتانی خۆتان نەبیستنم بیانیە منیش لەگەڵتانە بوون 2 تەقینەوە بۆ لە دووزە گەنجەکانمان بۆ پێوە ئەو ناشری خوانەیە چایخانە نەما ئەمە یەک شەو گەنجەکانمان شوێنی ئەچێتەوە لای فرکێدانژێت دەستڕێژیانەکەن دیانە کوشن شوێنی خۆشمان ئیسە بێتە قەبرستانەکانی. ئەم کۆمەڵانە باخرمان کردا ئێستا ئەمێنێتەوە لەبەرەوەی درەنگە بیانی زووی لەو سەر سەعات 5 تێین ئەمانە دەرەکەن وا کرمانتە کۆمەڵە حەوزەکانە. ئەترسم بەبرە نەتبینمەوە بە جوانە مەرگی سەر بنەینەوە وەگەر وەگەر ئاوەزاوە کرد هەرچی بەڕێوە بەرەگەڵدا بەڕێوە بەگەڵدا وەگەر وەگەردە ئاوەزاوە گردە شایەکەی چۆڵگرد دیتەوانە زەردە شایەکەی چۆڵگرد دیتەوانە زەردە